باڵا محەممەد قوتابی لە قیسۆرانی دەستگای نووری حکمەیە ئەو تەمەنی تەنها 9 ساڵە. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون بەو تەمەنە کەمەیەوە تەواوی قورئانی پیرۆزی لەبەر کردووە. من نام باڵا محەممەد ئەوەن تەمەن 9 ساڵە لە خەڵکی وەرتێم دانیشتی سۆرانم ئەم منداڵ بووم قورئان مەخویند لە دایک باوکم و ئەوشتانە کە ئەمن ئەوانم خۆشەوێن سوپاسیان دەکەم لە دەستگای حیکمە. باڵا لە هەر شوێنێکی قورئانی پیرۆز پرسیاری لێ بکەی وەڵامت دەداتەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده. آية سنة آيات 163 سورة نساء. أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد أوحينا إلى موسى أن أسر بعبادي فاضرب لهم طريقا في البحر يبسا لا تخاف دركا ولا تخشى. فاتبعهم فرعون بجنوده فغشيهم من اليم ما غشيهم وأضل فرعون قومه وما هدى. باوچی باڵا دەڵێ باڵا بەخششێکی خوایە هەر لە تەمەنی 6 ساڵیەوە دەستی بە لەبەرکردنی قورئان کردووە و گوێی لە کەناڵەکانی قورئان گرتووە. یەکەمەوە فەزلە خوای گەورەیە کە ئەو منداڵی بەمە بەخشیە کە قورئانی حیفز کردی ئەکسەریەتی فێربوونەکەشی بەهۆی ئەوەی بۆ زیاتر لە ڕووی تەلەڤیزیۆنەوە لە ماڵێ بەردەوام قورئان لەسەر تەلەڤیزیۆنی بووە هەموو کەناڵەکان ئەوانەی قورئانی لێ ئەدەن ئەوە وەریگرتی لە قورئان لێوێن دەرڕا. بەڵێ وەختی لە جیداچشدا بوو ئەو منداڵە دایکی مەحەدەل قورئانی لێدایە کە ئەو قورئانە بە ئەمری خوای دیار تەعسیر لە ناو جیداچش لێ کردیە نەخۆ هیچ مەلان لۆ نەگرتێ بڵێ مەلا شتیوالە فێر کردبی و تەنها لە ماڵی ئاخری قەڵەمی قورئانێشم لۆ کڕیە لۆ پێداچوونەوە چی لەوەی ئەگە خەڵەتە چیە بیشتە چیە بی عنی ڕاستی کاتەوە نەوەڵاو خوێندنەوە یەکەم خولە بینێرین لێرە ئەو ساڵ دەستگای حیکمە دەستخۆشیان لە یەکەم کە خولەکیان کردەوە خوا خێریان بنووسی کوڕەکەمیش بەشدار بوو و ئەلحەمدولیلا مامۆستایەکانی ڕایان لێ و سوپاس بۆ خوای گەورە. باڵا لە چالاکێکی دەستگای نووری حکمە لە قیسۆران بە بۆنەی تەواوبوونی خولی هاوینەی فێربوونی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ 100 قوتابی ئەنجامدرابوو ئەو جیالەوانی دیکە بە بۆنەی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزەوە خەڵات کرا. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.